من دەمزانی چارە نووسی من بۆ ڕۆژەی دەگات. نا بابەت جواب بە قوربانت بە میزنیە گرە تەلەفۆنەوە بڵاسی بکەی وا خۆی ئەڵێ تەلەفۆن مەکە مەیکە بەسەنیات تێبگە مەیکە کوڕم مەیکە مەریوان ڕاست دەکاتن من دەمزانی چارە نووسی من بۆ ڕۆژەی دەگات. کوڕم یەک وەسیەتم هەیە مەریوانی دوور بێخۆ لێرە ناکەوە کورە ناکەوە مەریوان زۆگرد تۆمە ناکەوە ناکەوە وەختی نییە دام ناکەوە بابەتێکێ لای کەس باسم نەکردووە لای تۆ باسی دەکەم. بێڵێ بابە بێڵێ کوڕم پێش ئەوەی بمرم دەمەوێ وەسیەتەکەی لۆم جێبەجێ بکەی. دەبێڵێ بابە قوربانت بەم دەبێڵێ کوڕم کوڕەکەی ناوی نەشئەتە. نەشئەت بەڵێ هێ نەشئەتە شێتی پێ دەڵێن. چی لێ بکەم بیکوژم کوڕەتان نەیدۆزیەوە مەزرعەکەی نەفرۆشی. کوڕی چێیە لە چێ بابە 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 جان بابە باوکە 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 بە مردنی تۆ کەس نەگریە بەڵکو بەشێک لە خزمەکانیشما خۆشحاڵ بوون. کاروانی براشم بە بۆنەیە و کۆچەت لە دەرەوەی وڵات گەڕایەوە. ئەویش وەکو مەریوان و کەس و کارەکانمان بە مردنی باوکمان دڵخۆش بوو. تەنها کەس کە بە مردنی باوکم تێکچوو و خەمێک لە قۆڵی هەبوو من بوو. باوکە خێر بۆ تۆڵەت نەکەمەوە بۆ تۆڵەت نەکەمەوە باوکە براکەم لەسەر وەسیەتی باوکم نابێت تۆڵە بکەیتەوە. وەسیەتی باوکم مەشکێنە گوێی لێ بگرە. براکەم هەسە با بڕۆین هەسە دەسە ماچەکەم هەسە ئەوە نەخەم مەخۆ بە خەم هیچ ناگەیت. کاکە توخوا با بڕێن ئەوەندە عەزابی خۆت مەدە لێی گەڕێبانە قەبرەکەشی ئیستراحەت بکە.